شوێنەواری ئەو موشەکانەیە کە شەوی ڕابردوو ئاڕاستەی سەنتەری شاری کەرکووک و فڕۆکەخانەی کەرکووک کراوە. دوو موشکی جۆری کاتێشە ئاڕاستەی فڕۆکەخانەی کەرکووک و موشکێکی ئاڕاستەی سەنتەری شارەکە کرا لە گەڕێکی عروبە بەرە ئەم ماڵە کەوتووە. خاوەنی ماڵەکە باسی ساتی ڕووداوەکە دەکات و داواش دەکات هەرچی زوو ئەنجامدەرانی ئەو کارە دەستگیر و سزا بدرێن. الحمد لله. ما هي مطالبكم وما هي معلوماتكم حول والله صاروخ قبل ما نعرف يعني شنو لە پڕ گوێمان لە دەنگێکی زۆر بەرز بوو. خۆڵ و تۆزێکی زۆر هاتە خوارەوە نەمدەزانی چی بوو. بە پەلە منداڵەکانم دەرکرد و لە سەلامەتیان دڵنیا بوومەوە. سوپاس بۆ خوازیانی گیانی نەبوو. داوا لە هێزە ئەمنیەکان دەکەم ئەو کەسانە ئاشکرا بکەن کە ئەم کارەیان ئەنجام داوە. چونکە ئەگەر سزا نەدرێن سبەی ماڵی کەسێکی دیکە دەکرێتە ئامانج. چاودێرێکی ئەمنی و هاوکات ڕاوێژکاری پارێزگاری کەرکووک زانیاری نوێ ئاشکرا دەکات و دەڵێت هێرشەکە لە ناحەی ڕەشادەوە ئەنجام درراوە و داعش لێی بەرپرسیارە. بەڵنەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە دوای ئەوەی کە ئۆپراسیۆنی کرا لە منتەقەی ڕەشاد دیارە دوو لە تیرۆریستەکان کوژران بەدەستی هێزە ئەمنیەکان. تەسەوڕەکەم هەر ئەمە ڕدوود فعلی ئەمە بێت لایەکەوە و دەزانین کە تا ئێستاش پاشماوەکانی داعش بوونیان هەیە لێرە و لەوێ، بەڵام هێزە ئەمنیەکان زۆر بەباشی چاودێریانەکەن، بۆیە دیارە فرسەتیان وەرگرتووە کە بە شێوەیەکی زۆر عاشوایی ئەم هێرشیان کردووە و هێرش عاشواییەکە دیارە کە یەکێکی لەو موشەکانە بەرماڵێک کەوتووە. هاوکاتی هێرشەکەی کەرکووک درۆنێکی بۆم ڕێژکرا و لە کەمپی دەرکارێ لە زاخۆ کەوتە خوارەوە و قوتابخانەیەکی سووتاند لە پاڵاوگەی بێجیش لە پارێزگای سەلاحەدین درۆنێک خرایە خوارەوە. لە کەرکووک ماوەیەکە دۆخی ئەمنی تا ئاسێکی باش سەقامگیرە و ئاسایش پارێزراوە. بەرپرسیارەتی دۆخی ئەمنی باشووری کەرکووک کە گومان دەکرێت موشەکەکان لەوەوە ئاڕاستەی کەرکووک کرابێت لە سۆی هێزەکانی سوپای عێراقا. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.